دوباره سڵاتان لێبێت ئازان و خۆشەویستانمان وەک دیارە لەلایەن هەموو لایەکە ئەمڕۆ ڕۆژی هەڵکردنی ئاڵای کوردستانە من لەم تۆرێمادا باز لە مێژووی دروستبوونی ئاڵای کوردی دەکەین و لەگەڵیشیدا مێژووی هەڵکردنی ئاڵای کوردستان و لە ڕۆژێکی و کۆمڕۆدا بوو لە سەردەمی قازی محەممەد و لە حکوومەتەکەیدا ئاڵای کوردستان هەڵکرا و لە هەر ئەم ڕۆژەدا بوو لە هەفتەی 12 ساڵی 1946 ئەم ئاڵایە هەڵکرا بە گوێرە یاسایەک ئەم ڕۆژە دیاری کراوە بە ڕۆژی هەڵکردنی ئاڵای کوردستان لە سەرجەم شوێنە گشتیەکان و ناوەندەکانی خوێند و پەروەردەدا گرنگێکی تایبەت دەدرێت بەم بابەتەوە زیاتر نەوەی نوێ و جیلی نوێ ئاشنا دەکرێت بە ئاڵای کوردستان و بە خۆشویستنی نیشتیمان و ئاڵاکەیان ڕۆژێ مەژاڵایەکی جوانمان لە ستۆدیۆکەماندا هەڵکردووە. گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر هونەر ڕۆستەم مامۆستای زانکۆ. کاک دکتۆر زۆر بەخێر بێن. زۆر سپاس بۆ جەنابیشتان. زۆر سەرچاوم. ئەگەر سەرەتا باز لە ئاڵای کوردستان بکەین مێژۆکی بۆکەی ئەگەڕێتەوە ئەم ئاڵایە. سەرەتا سڵاو و ڕێز بۆ جەنابتان و بۆ بینەرانی بەڕێزیش و ڕۆژی ئاڵای کوردستان پیرۆز بێ لە گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان. سەبارەت بە پرسیارەکە و مێژووی دیاریکردنی ڕۆژی ئاڵای کوردستان تەبعاً لە ساڵی 1998 پەرلەمانی کوردستان پشت ئەبەستێت بە ڕووداوێکی مێژووی گرنگ کە ئەویش لە هەفتەی 12 ساڵی 1946 ئەو کاتەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری مەهاباد و دام و دەستگاکانی دەوروبەری ڕژێمی شاهنشاهی دام و دەستگاکانی ئەکشێنێتەوە و ئاڵای کوردستان لە جێ ئاڵای ئێران لەوێ هەڵ ئەکرێت لەو تاریخەدا و لەوێەوە سەرەتای دروستبوونی کۆماری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان دروستە بێ. پەرلەمانی کوردستان ئەم ڕۆژەی دیاری کردووە وەک یادێک بۆ ئەو مێژووە و ساڵانە لە دام و دەستگاکانی هەرێمی کوردستان یادی ئاڵای کوردستان دەکرێتەوە لەو ڕۆژەدا ئاڵا نوێ دەکرێتەوە ئاڵا هەڵ دەکرێتەوە هەروەها بۆنە نیشتیمانیەکانیکەی لەسەر تەبەنی دەکرێت. زۆر باز لەوە دەکرێت سەرچاو مێژوویەکان کە خۆشلانی ئاگاداربی هەر لە دەوڵەتی مادەوە ئاڵابوونی هەبوو دواتر مینشینەکان و ئەوانەی کە لە نێو کووردا بەشواز لە شوازەکان لەوانێ هەریەکەیان ئاڵایەکیان هەبوو بێت. بێگومان ئەگەر بتوێ باس لە مێژووی ئاڵا بکەی زۆر کۆنە، یعنی تۆ هیچ گەلێکی دنیا نابینی لەو کاتێک کە مێژوو 4000 ساڵ پێرزین هەتا ئێستا کە ئێمە نووسینمان دەستکەوتووە هیچ گەل و دەوڵەت و کۆمەلگایەک نابینی دام و دەستگایەک نابینی ئاڵای تایبەت بەخۆی نەبوو بێت. بۆیە دەبینین سەرچاوە مێژوەکان باس لەوە دەکەن سۆمەریەکان ئاڵای تایبەت بەخۆیان هەبوو کە لە 1400 پێشزین ژیاون لە ناوچەکانی کوردستان و عێراق و وڵاتی دووڕووبار ژیاون. لە دوای ئەوان لە 2002 دین کاشیەکان لۆلۆپیەکان ئەوانەی کە دانیشتوانی کۆنی کوردستان بوون ئاڵای تایبەت بەخۆیان هەبووە. بە هەمان شێوە میدیەکان کە لە مێژووە بە باپیرە گەورانی کورد هەژماریان دەکەین ئاڵای تایبەت بەخۆیان هەبووە. بەڵام بێگومان ئاڵای ئەو کاتە شتێکی کە بۆ سەر چاوەکان بازدەوە دەکەن شتێکی سادە تەختەیەک بووە لەسەر دارێک یان لەسەر چەرمێک یان لەسەر پارچە کانزایەک لە 1970 و دووەما جۆرێک لە ڕەمز و ئاڵای ئەو کاتە نەخشێنراوە یاخود زۆر جار بە پێی گەلەکان ئەو شتێکە لایەن پیرۆز بۆ یان ئاژەڵێک بۆ یان مادەیەک بۆ لەلایەن پیرۆز بۆ وەکو ئاڵای گەلەکی خۆیان هەڵیان کردو بە تایبەتی لە بۆنەکانیانە لە جەنگەکانیانە کە هەمیشە هەوڵیاندا و ئاڵاکان بەرز بێ و بشەکێتەوە. ئەمە لە مێژووی کۆنا بەڵام وردە وردە کە دێنە مێژووی نوێ ئاڵا جۆرەکەی دەگۆڕێت بە تایبەتی لە سەردەمی نەتەوایەتی لە جیهانەواتە لە مێژووی نوێ ئەگەر سیرکەن لە ساڵی 1300 لە ئەوروپا و بە نسبەت ڕۆژهەڵاتیشەوە لە 1500 بەرەو سەرەوە کاتێک کە بزوتنەوە ناسیۆنالیزمە نەتەوایەتیەکان لە جیهان دروستە بن جۆری ئاڵا دەگۆڕێت. ئەبینین ئاڵا بەم شێوازەی ئێستا لە چەند ڕەنگێک و واروەها لەسەر قوماش بەم شێوازە دروستەکرێت و هەموو گەلانی دنیا شانازی پێوە دەکەن و هەوڵدەن ئاڵایەکی تایبەت بەخۆیان هەبێت کە هەڵگیری کۆمەڵێک بەهاو مانایە ڕەنگەکان بەگشتی گەلی کوردیژێکێکە لەو گەلانەی کە ئەتوانین بڵێن ماوەی 200 ساڵە تقریبەن ئاڵاکانی ئیتر گۆڕانکاری بەسەر هاتوو هەر لە سەردەمی مرنشینەکان سۆران بادینان هەکاری بۆتان ئەمانە هەرێکی و جۆرە ئاڵایەکی تایبەت بەخۆیان هەبووە. بەڵام مێژووی ئەم ئاڵایی خۆمان کە ئێستا بەم شێوازە شکڵی گرتووە ئەتوانین بڵێن ئەگەڕێتەوە بۆ تقریبەن 104 ساڵ لەمەوە پێش. زۆر باشە کاکتۆر بە تایبەتی ئێمە کە گەر قسە بکەین بۆنەوەی تازە گرنگە باس لە مانای ئاڵا بکەین ئەو ڕنگانی تایەتی بۆچی ئەم سێ ڕەنگەیە بۆچی ئەم خۆرە 21 تیشکی هەیە ئەمانە هەمووی مانای جۆرا و جۆر و تایبەتی هەیە. بێگومان خۆی جارێک لە سەرەتا بۆ چی ئەم ڕنگانە بۆ تەشتێکی باو دیارە مەسەلەی بەڵێ بۆ کورد و بۆ گەلانی دنیاش ئەگەر سیر بکەین زۆرێک لە گەلانی دنیاش ئاڵاکانیان ڕەنگە ئەمە ئەگەڕێتەوە بۆ کاریگەری سروش لەسەر ناخی مرۆڤ لەسەر مرۆڤ چونکە ئەو ڕنگانە ئاماژن بۆ سروشت
سروشت هەمیشە لای مرۆڤ گرنگترین هۆکار بۆ کار لێکردنی کاتێک دەبین ڕەنگی سەوز لای گەلانی زۆربەی دنیاش بریتە لە ڕەنگی نوێبوونەوە و سەوزایی و سروشت و جوانی بەهار و ئەمانە و بە هەمان شێوە ڕەنگی سوور بریتە لە ڕەنگی خوێنی مرۆڤ کە ئاماژەیە بۆ قوربانیدان بۆ نەمری بۆ سەربەرزی بۆ سەربەستی گەلان و دەبینین سپیەکە ئاماژەیە بۆ مەسەلەی ئاشتی و ئەوانە و خۆرەکەی ناوی زۆر جار لای گەلانی دنیا ئاماژە بۆ خۆری ئازادی هەڵهاتن و مەسەلەی پیرۆزڕاگررتنی خۆر لە ئاینە کۆنەکاندا و دەوتری ئاینی زەردەشتێک کاریگەریەکانی هەبووە لەسەر گەلانی ناوچەکە و کوردژیکێک بۆ لەو گەلانەی کە هەبووە واتە مەسەلەکە علاقەی بە سروشتەوە هەیە کاریگەریەکەی لەسەر مرۆڤ و مرۆڤایەتی کەوای کردو ئەو ڕنگانە بەو شێوازە هەڵبژێرێت تیشکانەشی 21 دانێ خۆی ئەو تیشکانە بێگومان وادانراوە تەبان ئەم ئاڵایەکی ئێستا ئەوای دەبینین پێشتر ئاماژەمان پێکرد مێژوەکەی بۆ ئەوی ئەومان بیر نەچێ مێژوەکەی ڕێک دەگەڕێتەوە بۆ تقریبان ساڵی 1990 ئەم شکڵە لە ئاڵا ئەم سێ ڕەنگە و کە بریتە خۆرەکی تیادا بێت بۆ یەکەمین جار ڕێکخراوێک لە ئەستەمبول دروستە بێ کۆمەڵی ڕۆشنبیری کورد لەوێ دروستیەکەن بە ناوی کۆمەڵی ڕێخستنی جڤاکی کوردستان لەوێ ئەم ئاڵایە دروست ئەکرێت و بۆ یەکەمین جار لەسەر بەرجی کتێبێک لە ساڵی 27 پێم وابێ 28 میر سوورایە بەدرخان لە ئەمریکا چاپی ئەکات نەسی ئەم ئاڵایە یاخود ڕەنگی ئەم ئاڵایەی لەسەر چاپ کراوە دواتر وردە گۆڕانکاری بەسەردادێت لە سەردەمی شۆڕشەکەی شێخ سەعیدی پیرانە بە هەمان شێوە یەکێک لەو سیاسە دیارانەی کە لە سەدەی 20 خۆی لەوێ ژیاوە دەڵێ نورەدین زازا دەڵێ لە کاتی شۆڕشی شێخ سەعیدی پیرانە ئەم ئاڵایە هەڵکراوە وردە گەشەکردن ڕووەدا تا دەگاتە سەردەمی شۆڕشی ئاگری داغ لەو سەردەمەشا بە هەمان شێوە ئەم ئاڵایە بە تۆزێ لە گۆڕانکاریەوە هەمانە دواتر لە سەردەمی کۆماری کوردستانە دووبارە ئەم ئاڵایە لەسەر ئاستی کوردستان و پارچەکانی کەیش زۆر گرنگی پێدەدرێت مەسەلەی خۆرەکە کە باس کرد لە کوردستانی خۆمان دوای ئەوەی لە پەرلەمانی کوردستان ئەکرێ بە ئاڵای فەرمی ئەم 21 ڕەنگە دەستکاری خۆرەکە دەکرێت چونکە پێشتر خۆرەکە تیشکی نەبووە هەندێک جار و هەندێک جار تیشکەکانی هێندە زۆر بوون بۆ پێی ژمارە نەبووە تیشکێکی زۆری هەیە بەڵام ئەمان دێن 21 تیشکی بۆ دادەنێن وەکو ئاماژەیەک بۆ ڕۆژی 21 مانگی ئازار کە نەورۆزە و سەرەتای مانگی کوردی هەرچەنە بۆ چون لەسەری زۆرە کە ئەوە لە ڕۆ مێژوویەکە و کارێکی باش نییە چونکە پیان وایە 21 ئازار یاخود مانگی ڕۆژمێری ئازار ئەوەی کە باسەکەم ڕۆژمێرێکی کوردی نییە چونکە ئەو ڕۆژە ڕۆژ یەکی خەساڵی کوردیە کە دەبووەکو میلەتانی دنیا یەکی ساڵی کوردی ئاماژە بێ لە ئاڵاکە تا بەڵامیتر بەم شێوازە هاتووە و ئاماژەی بۆ 21 ئازاری هەموو ساڵێک کە تیایدا نەورۆز دکتۆر لەوەی کە لەم واقعی ئێستا هەرێمی کوردستاندا ئەم دۆخی کە ئێستا ئێمە تێداین بێموچەی نەبوونی ئینتیمای نیشتیمانی زۆر کێش و گرفتی دیکە زۆر بینەر هەیە لەوان هێستا گەوانە گرۆ ئەڵای چیشتی چی ئەوە ئێمە موچەمانیە ئەمانەوەیان کردو مەسەلەن خۆشەویستی نیشتیمان نەمێنێ ئەمە پێیوەستە بەم بابەتەوە خۆشویستنی ئاڵا و خۆشویستنی نیشتیمان و ئەوەی کە ئەو واقع ئێستاش هەیە دەکرێت جیاکاری بکرێت لەوەی کە دۆخێکی ترە ئێمە نیشتیمان و ئاڵا و ئەومان دەبی بچێتەوە خۆی بێگومان ئەو واقعی کە ئێستا دروست بوو هەمومان نەیزانین بەداخەوە بەهۆی ئەو بارودۆخ و زروفەی چەند ساڵە لە کوردستان دروست بووە ئینتیمای نیشتیمانی ئەوە شتێکی واضحە کە دەیبینین کەم بووەتەوە بەداخەوە ئەمەش بۆەوە دەگەڕێتەوە بەڕاستی پێش هەموو پرسێک ئینسان بە تایبەتی توێژە جیاوازەکان گەنجان ئەبێ لە نیشتیمانێکە هەست بە دڵنیایی بکەن هەست بە بەختەوەری بکەن هەست بکەن دڵیان خۆشە هەست بکەن مافەکانیان هاتوۆتە بوون و ئەوان بە خۆشببختی لەسەر خاکی نیشتیمانی خۆیان نەژین ئەمە فاکتەری سەرەکی دروستبوونی نیشتیمان پەروەریە لە لای هەموو تاکێک گەلانی دنیاش بە هەمان شێوە بووە لە کوردستانی خۆمان ڕاستە چەند ساڵێکە خەڵک گلەیی هەیە و ڕەخنەی هەیە لە دەسەڵاتی سیاسی لە وڵاتە کە خەڵکانێک هەن گەنجان کۆچەکەن و خەڵکان لە وڵاتی خۆیانە مافەکانیان بەدینایە ژیانیان قورسە قەیرانی جۆرا و جۆر هەیە هەموو ئەمانە ڕاستە بەڵام لە ڕاستیە ئەمە ئەبێ ئەوەمان لا بچە سپێنێ و لە پەروەردەمانە لە تێڕوانیمانە کە ئەمە پاساو نییە بۆ ئەوەی ڕقمان لە وڵاتی خۆمان لە ئاڵای خۆمان لە پرسە نیشتیمانیەکانی خۆمان بێ چکە بۆ پێش ئەوەی هیچ یەکێک لەم لایەنە سیاسیانی لە ئێستا لە کوردستانە هەن ئاڵا هەر بووە
باو باپیرانمان هەر شانازی پێوە کردووە و لە داهاتووشە ئەبێ ئەمان نامێنن ئەو هێزە سیاسیانەی کە خەڵک گلەیان لێ هەیە بەڵام ئاڵا و نیشتیمانەکە و نەتەوەکەی خۆت هەرەمێنێت واتە ڕاستە من تێدەگەم لەوەی کە ئەمڕۆ بارودۆخێ دروست بووە کە قورسە تۆ بتانی گەنجێک قەناعەت پێ بکەیت کە کۆچی کردو و ڕۆشتۆتە ئاوارەی و لە هیچ شتێک لەسەر خاکی نیشتیمانەکەین ئەو نابەستێتەوە بە نیشتیمانەکەی و ئەم قسانەی بۆ بکەیت بەڵام لە ڕاستیە ڕاستیەکەی ئەوەیە ئێمە نەوەکانی داهاتوومەن هەر لەسەر ئەم خاکەین و دەبێت ڕەمزێکت هەبێ ئاڵایەکت هەبێت کە دوجار هەموو نەتەوەکە کۆکاتەوە و جێگەی شانازی بێت بۆیە پێویستە ئەمە کاری لەسەر بکرێن ناوەندە پەروەردەیەکان لە زانکۆکان و لە ئەعلامەکانەکو بەڕێستان کە گرنگی پێدەدەن خەڵکی کوردستان مەسەلەی ئاڵا و نیشتیمان و خاکەکەی و دام و دەستگاکانی دەوڵەتەکەی دام و دەستگاکانی هەرێمەکەی جیا بکاتەوە لە مەسەلەی ڕەخنە و گلەیی لەلایەنە سیاسیەکان کە هەیەتی. باشە کاکتۆر ئەو ئاڵایی کە هەیە ئەو ڕۆژەی کەدانراوە بۆ ئاڵا بە تایبەتی پێویستە چی چالاکیەکی تیا بکرێەوە گرنگی چیانی بۆ نمونە ساڵانی تر کە خوێندن ئاسایی بوو بە تایبەتی لە شاری سلێمانی و دەوروبەری دەمانبینی لە ڕۆژدا ئاڵا هەڵدەکراتانان لە فەرمانگەکاندا ئاڵاکە نوێ ئەکرایەوە ئەو چالاکیانە چی گرنگێکی هەیە بە حیزبی نەکرێت دەستگرێ بەسەریە ڕاستە خۆی ئێستا گەر سیرکن بە پێڕێنمای وەزارەتی پەروەردە وەزارەتەکانێکی دیکەش لەسەر ئاسی حکوومەتی هەرێم ساڵانە ئەبێت لەو تاریخەدا لە هەفتەی 12 ئاڵاکان نوێ بکرێنەوە چونکە بەشێ لە ئاڵاکان زۆرجار لە ئەنجامیەوە ئەدرێن و یاخود ئەوەن بە کەڵگنایەن ئەبێ ئاڵاکان بگۆڕێن و مەراسیمێکی بۆ بکرێت لە دام و دەستگاکان حکوومیەکاندا و بە تایبەتی لە دام و دەستگا پەروەردەیەکانە کە زۆر گرنگە وەکو ئاماژە پێکرد بەداخەوە ئەمساڵ لە سنووری لانی کەم سنووری پارێزگای سلێمانی و ئیدارە سەربەخۆکانی ئێرە پرۆسی خوێندن بەهۆی ئەو دۆخەی کە دەزانین وەستێنراوە نەکراوە ئەجینا ساڵانی کە ئەمە یەکێکە لە ئەو بابەتە گرنگانی کە پێویستە لە پرۆسی پەروەردە هەبێت چونکە منداڵەکان خوێندکارەکان هەر لە قۆناغە جیاوازەکانی بنەڕەتی تا دەگاتە ئامادەیی ئاشنا دەبن لانی کەم بەم ڕۆژە بە ئاڵاکەیان بە گرنگی پێدانیان بە بەهاکانی بە مێژووەکەی کە ئەمە زۆر گرنگە هەر لە منداڵیەوە منداڵ ئەمانە بزانێت وە بێتە جێگەی شانازی و هەوڵ بدات وەکو ڕەمزێکی نەتەوەی سەیری بکە و لە مەشاوەکو وتمان ڕۆڵی مامۆستایان لە ناوەندە معریفیەکانە زۆر گرنگە کە وەکو وتم ئەوە بچەسپێنن کە ئەمە ئاڵای کوردستانە ئاڵای هیچ کەسێک نییە و ئەو بەشەی تری کاکدانیار بێگومان زۆر گرنگە کە لایەنە سیاسیەکان ئەوە جێبێڵن کە پرسەکە بکەن بە پرسێکی حیزبی بەرکو پرسێکی نیشتیمانی بێ بە کۆی ڕەنگە جیاوازەکانی خەڵکی کوردووە هەمووی شانازی بکات بە ئاڵای خۆی بزانێت و ئەتوانم بیژڵێم لە چەند ساڵی ڕابردووە دۆخی کوردستان لەمڕۆ بەرەو باشی چووە لە ڕابردووە ئەگەر سیرکەین لایەنەکان زیاتر ئاڵای خۆیان گرنگیان پێدا ئاڵای ڕەنگا و ڕەنگەکانی خۆیان گرنگیان پێدا بەڵام ماوەی چەند ساڵێکە چ لایەنە سیاسیەکان و چ خەڵکی کوردستان زیاتر ئەتوانی بڵێن یەکدەنگترن لەسەر مەسەلەی ئاڵای کوردستان لە هەڵکردنی لە بۆنەکانە لە دام و دەستگاکانیان ئەمەش جێگەی دڵخۆشیەوە پێویستە زیاتر کاری لەسەر بکرێت ئێمە دەوڵەتیش نیە ئەمبارەیە کە سەیری ستیکەرەکان مەگرها ئاڵاکانی تایە ئایبوومە ئاڵای کوردستانی تیانە تۆزە لەوە بەسەوەی خۆمان نییە بەخوا ڕاستە خۆی دەوترێت لە ڕاستیە ئەگەر گەلانی دنیا ئاڵایان پێویست بێ کە دەوڵەتی سربەخۆیان هەیە و سنووری سربەخۆی نێودەوڵەتیان هەیە ئاڵایان پێویست بێ ئەوە کورد دەجار لە ئەوان زیاتر پێویستی پێێتی چکە ئێمە خاکی هاوبەشمان نیە دەوڵەتێکی هاوبەشمان نیە بۆیە ڕەمزێکی هاوبەشمان ئەبێ هەبێ لەسەر ئاسی هەر چوارپارچی کوردستان کە لانی کەم بریتی بێ لە ئاڵا لێرەوە عنی گرنگە ئاماژە بەوە بکەین لە ئێستادا باشووری کوردستان هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان یەکدەنگن بە تەواوی لەسەرەوە ئاڵایە چ لایەنە سیاسیەکان چ خەڵکی کوردستان لە هەردوو پارچەکە هەرم ئاڵا بە ئاڵای خۆیان نەزانن بەڵام بەداخەوە ناوچەکانی باکووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان ڕاستە ئەوانیش لە ڕاستیە ڕێز لە ئاڵاکە دەگرن و لەپا ئاڵاکەی خۆیان دەێنن بەڵام هەندێک ئاڵای تایبەت بە خۆیان هەیە لە پارچەکانی دیکە کە ئەمە تەمەنا دەکەین لە ڕێگەی کۆنگرەیەکی نەتەوەیەوە لە ڕێگەی دام و دەستگا معریفیەکانەوە و تێگەیشتنی زیاتر لە نێوان کوردانی ڕۆژئاوا و باکوور لەگەڵ ناوچەکانی ئێمە بتوانێت ئەم ئاڵایە بکرێت بە یەک ئاڵا لەسەر ئاسی هەر چوار پارچەی کوردستان بۆ ئەوەی کە یەک ڕەمز و یەک ئەوە بێت لە ئاستی نێودەوڵەتی شاپێمان نەڵێن لەسەر ئاڵایەک ڕێک ناکەون ڕاست کاک دکتۆر بگەڕێنەوە سەر مێژوو گرنگی ئەم ئاڵایە لە کۆماری مەهابادە چی بوو ینی بۆ دوایەوەی کە دار و دەستەی شای ئێران هات یەکەم ئیژەوەی خێرا ئاڵاکەیان داکرد ینی بۆنە لە ئاڵا ئەترسان و بۆچی بەلای قازی محەممەدیشەوە گرنگ بوو ئاڵا بڵێ خۆی لە ڕاستیە گەلی کورد لەبەر ئەوەی بە درێژایی مێژوو ژێردەستە و چەساوە بووە لە لاین داگیرکەرانی ناوچەکەەوە هەمیشە تینوێتێکی گەورە و قوڵ لە ناخیا بۆ مەسەلە نەتەوایەتەکانی خۆی بۆ مەسلەی ئازادی بۆ ئەوەی کە دەوڵەتێکی هەبێ وەکووتمان هێمای دەوڵەتیش ناسنامەکەی بریتە لە ئاڵا
بۆیە هەمیشە و لە هەر شوێنێکە ئەگەر سیر بکەین نەک لە کۆماری کوردستان کە ڕەمزەکەی و دیارەکەیەتی لە هەر شۆڕشێکی کوردستاندا کە هەبوو بێ کورد خێرا هەوڵی داوە ئاڵاکەی بەرزکاتەوە لەو لانیکەم لەو شوێنانی کە هەیەی کە زۆر جار شەڕگە و شۆڕش و ناوشاخیش بووە بەڵام تینێدوێکی گەورە لە ناخی کووردا هەیە بۆی ئاڵاکەی خۆی بەرزکاتەوە و هەست بکە ئەمیش وەکو نەتەوەکانی کەی دنیا مافی ئەوەی هەیە دەوڵەتێکی هەبێ لەسەر خاکەکەی خۆیان ئەمە بەشێکێتی وە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەتایبەت لەو بەروار و تاریخی کە جنابت ئاماژەت پێکرد لە کوردستان گرنگێکی گەورەی هەبووە چونکە خەڵکی ئەو کاتەی ڕۆژهەڵاتی کوردستان و پارچەکانی تری کوردستانیش ئومێد و چاویان لەسەر ئەو بەشەی کوردستان بوو چونکە گۆڕانکاریی گەورە لە ناوچەکە ڕوویدا بوو ڕژێمی شاهنشایی کشابووە ئێران لەو ناوچانە کشابووە دەوڵەتی سۆڤێت هاتبوو سیستەمە سیاسەکانی جیهان لە گۆڕانکاریا بوون و جۆرە بەڵێنێکیان دابوو بە کورد بە حساب بۆ ڕایگەلانی ئازا دەکرێەوە دەیانێت دەوڵەتیش بۆ کورد دروستکەن بۆیە خەڵکی کورد لەو قۆناغا ئومێدێکی گەورەی هەبووە لە مەسەلەی هەڵواسینی ئاڵا وەکو ئەوەی کە سەرەتا قۆناغێکی سەرەتا بێ بۆ دروستکردنی دەوڵەتی داهاتووی کوردستان. طبعا بابەتە مێژوەکان زۆر قۆڵن بەڵام من بەلامەوە گرنگە بچ بکەین بۆی کە گرنگی بابەتە کولتوری و نەتەوایەکان بگەڕێنەوە ینی نزیکترین وڵات کە لێمانەوە هەیە ئێرانە کە ئەچی بۆ ئەوەندە ئاڵا ئابینی بە شوێنەکانەوە یەکسەر هەستەکەی تۆ هاتوویتە وڵاتێکی تر بەڵام لە کوردستان من هەستەکەم ینی ئەوەی خۆم بینیومە هێشتا لە هەندێک شوێنە هەندێک ئاڵادانەنراوە دەکرێت ئەمە چی بکەین بۆی زیاتر گرنگی بە ئاڵا و شناس و نەتەوەی خۆمان بین. ڕاستە بێگومان بۆ ئەوە گرنگە دام و دەستگاکانی دەوڵەت نەک هەرتەنها وەزارەتی پەروەردەوە کووتمان دام و دەستگاکانی کە بە تایبەتی دەستگا گەشتیاریەکان لە هەموو دنیا کە تۆ دەڕۆی ئوتێلێکی سێ ئەستێرە و چوار ئەستێرە چەند ئاڵایەکی وڵاتەکەی خۆی داناوە چێشتخانە گەورەکان مەسەلەن ئاڵای خۆیان داناوە شوێنە گەشتیاریەکان بە گشتی زۆر جار لەناو بازار و شوێنەواریەکانیشە ئاڵا هەیە ئەمە بریتە لەوەی کە کەسێک دێتە وڵاتەکەی تۆ ڕاستەوخۆ گرنگی تۆ بۆ ئاڵاکەت ئەبینێت و هەروەها نەوەی نوێی تۆ کە دێت ڕۆژانەت بەرچاوی دەکەوێت بانی دەبێتە شتێکی ئاشنا لە لای وە گرنگی پێدا ئەمانە کارێکن کە پێویستە هەم دام و دەستگاکانی دەوڵەت گرنگی پێ بدەن نەڕووی ڕێنمایی وەکو وتمان چینی مامۆسایان و فێرکارانیش پێویستە لە دام و دەستگا پەروەردەیەکان و لە مەکتەبەکان لە زانکۆکان لە پەیمانگاکان زیاتر گرنگی پێ بدرێت و لە فەزا گشتیەکەی شاوەکو وتمان لە ڕوە ڕۆحیەکەەوە بەڕاستی گەورەترین کاریگەری و گرنگترین کاریگەری ئەوەیە کە دەسەڵاتدارانی ئەم وڵاتە وا بکەن لە تاچی ئەم وڵاتە وڵاتی خۆیان خۆش بیەوە وتمان نیشتیمان پەروەر بێ لەژێر سای ئەو ئاڵا ئیسراحەت بکە هەست بە جیاوازی نەکە هەست بەوە بکات هاوڵاتیەتی دەرەجەیەک و دەرەجە دوونیە هەمووان یەکسانن بۆیە لێرەوە خۆشەویستی بۆ ئاڵاکەی بۆ دروستە بێ و شانازی بۆ نیشتیمانەکەی بۆ دروستە بێ ئەمە تاکە ڕێگەی دروستکردنی ئەوە بۆ لای گەلانی کەوە بێگومان ئێمەش وەکو گەلێک هەر ئەوە تاکە ڕێگەمانە بۆ دروستکردن. کاکتۆرێکێکیش لەو ڕێگەیانی کە کەسێک بێ قسە بە نەتەوەیەک بڵێیان دوور لە ڕووی ئێوە سوکایەتی پێ بکە یەکسەر ئاڵاکەی ئێهێنە ئەیدڕێنە ئەی سوتێنە یانی ئێمەش ئەوەمان بۆ دەرەخاکە ئاڵا چەندێک گرنگە بۆ نەتەوە. بێگومان خۆی قسەیەک هەیە ئەوانەی کە باسە ناسیۆنالیزمەکەن لە دنیا دەڵێن ئەگەر ڕەگەزەکانی نەتەوایەتی بریتی بێت لە مێژووی هاوبەش خاکی هاوبەش بەرژەوەندی هاوبەش زمانی هاوبەش بەشێکیان ئەڵێن ئاڵای هاوبەشیش یەکێکە لە ڕەگەزە گرنگەکانی نەتەوە چونکە هیچ نەتەوەیەکی دنیامان نییە بەبێ ئاڵای هاوبەش کە هەمویان یەکدەنگ بن بۆیە زۆر گرنگە ئێمە دەبینین لە کاتی جەنگەکانە یەکەمین شت کە هێزی بەرامبەر دەشکێت یاخود هێزی سەرکەوتو چیە کات ئاڵای بەرامبەرەکەی لا دەبات و ئاڵای خۆی لە شوێنی دادنێ تەنانەت لە شەڕگە کاتیەکانیشە لەسەر دەستگایەکە کە دەیگرێ واتە لە کۆنەستی ئینسانە مەسەلەی ئاڵا گرنگێکی زۆر گەورەی هەیە ڕەمزە ناسنامەیە بۆ ناخی تۆ بۆ کللتوری تۆ بۆ شعوری تۆ بۆ نەتەوەکەی تۆ بۆیە گرنگێکی زۆر گەورەی هەبووە لە مێژووی بەشەریەتاوە کوردی ئێمەش بە هەمان شێوە کووتمان تینووی ئەوەیە کە خاکێکی بێ وڵاتێکی بۆیە دایم گرنگی زۆری پێداوە لە جانبی ئاینی شۆ هەر گرنگی تایبەتی خۆی لە فتوحاتەکاندا لە سەدەی پێغەمبەریازیمان صلی الله علیه وسلم لە شەڕەکاندا ئاڵا تایبەتمەندی خۆی هەبوو بۆ ئاڵایان هەڵکردووە. بێگومان ئەگەر تۆ سەیری مەسەلەن بگەڕێتەوە بۆ مێژووی ئیسلام زۆر جاری وا هەبووە بەشێک لە ئەو جەنگاوەرانی کە لە سوپای ئیسلاما بوون دەست و قاچیان پەڕیوە ڕاستەوخۆ داوێنێتە دەستی هاوڵەکان بۆ ئەوەی نەکەوێت واتە ئامادە بوون ئەوان چەند کەسێک ئاڵا هەڵگرەکان جەنگیان نەکردو بەم شێوازە ئاڵاکان نەگرتو زۆر جار لیان دراوە کوژراون ئەوان کاردانەوەیان ئەوە نەبوو داوێنە بەدەست هاوڕەکانەوە بۆی ئاڵاکە نەکەوێت و بەرەو پێشی جەنگ ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە هەم لە ڕووی ئاینی و هەم لە ڕووی نەتەوەی ئاڵا و ڕەمز یەکێکە لەو شتە گرنگانەی کە پێویستە بوونی هەبێت. زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر هونەر ڕۆستەم مامۆستای زانکۆ یەخوا بەخێر بێ سپاس بۆ دەرسەت. سپاس بۆ جەناب سەرکەوتوو بن.